حفت من دارمي الحمد لله. ئەی خوا تەمەند درێژ بن. خۆشی بسەلام. چەند کچ و چەند کوڕ؟ دووکەچە پێنج کوڕە. ڕۆژانە چەند کاتژمێر خەریکی کارکردنی؟ کو ڕۆژانە چەند سەعات خەریکی کارکردنی؟ لە بۆ ئیشی بەڵێ لە ساعتێکی نیروانی حتا دوازدە شەو گەرم نییە ئێستا؟ ئارێ وەڵە زۆر گەرمە. ئەو بارە خورسەکە لەسەر پشماجی یەخوا لەش ساق خۆش بێ. بسەلامەت بیا. چییە فرۆشی؟ تەمەەن هەندیاوە طبیعیە لە بۆ معیدێ لە بۆ قۆڵۆن لە بۆ کریا هەم عیلاجە هەم شەربەت کێ دروستی دەکەن؟ بەخۆم دروست دەکەم طبیعیە بەێ یەخوا لەش ساق بێ. خۆش بسەلامەت بێ. سیرکە من یەک دقە پرسیار لە تۆوەکەم ئەیوە لەو یەک دقەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکار نێنی ئەوە هیچ بە من نەری ئامن هەندێکی بەمە خۆرسەوە بەتاقیکەینەوە ناتان باشە تاقیەکەینەوە بە خۆی ینی تااقتم لە بۆ نییە یەکجار تاقیەکەینەوە گەر نەت بردەوە شتێکی ترەکەی ناوی بەڕێستان هەژار کاکەژار ڕۆژانە چەند سەعات ئیشەکەی 12 ساعت یاخوا لەش ساق بێ هاوسەرگیریت کردووە زەواجت کردووە حفت من دارمي الحمد لله. ئەی خوا تەمەند درێژ بن خۆشی بسەلام. چەند کچ و چەند کوڕ دووکەچە پێنج کوڕە. تەمەند درێژ بن ئیشاءالله بسەلامەت چەندێک هاوسەرگیریت کردووە ئەوە تقریبا 15 ساڵ 15 ساڵ 15 ساڵ زەواجم کردی پێ دوایە بتوانانی بیبیتەوە الحمد لله. ئەی تۆ بە من قورسە و نای بەم و نه خۆرسە ئەو بارەکەم خۆرسە ئەو بارەکەم خۆرسە ئەی نەمت مەڵێ نا نه چ زانم بێ پێ نەگوتە من پرسیاری ئەوی لەم مەکە پێشتی تەجروبەم کردی باشە 1964 لای کردووە فۆڵۆت کردووە شەڵم لایک و فۆڵۆم کردیا باش منیش خەڵاتی خۆم پێشکەشی تۆگە ماچەند باشم سەر چاوم دەست خۆشبی مەمنون دەستەکانە خۆش بێت سپاس بۆ بەشداریکردن. مەمنون دەست خۆشبی زۆر زۆر هێدەڕاوەسە باش شەربەتە چی بدێنی کارگراوانە شەربەتەکەی تاقیکەمە بەس یەک تۆز بە بەمە شەربەتێمە زۆر بەتامە خۆش تاو زۆرە ئەی زۆر سپاس دەستەکان خۆش بێت سپاس دەست خۆش بەتامیکەم زانم چۆنە والله زۆر تایبەتە دەستەکانت خۆش بێت زۆر سپاس مەمنون